5 کاتژمێرە لە چاوەڕوانی سەرەیەکدایە بۆ ئەوەی لای دەلاکەکەی پشیدا بهێنێت و بۆ یەکەم ڕۆژی جەژنی قوربان خۆی ئامادە بکات. بەڵام وەک خۆی دەڵێت کات لە نیوەی شەو نزیک دەبێتەوە و هێشتا دیار نییە کەی سەرەی دێت. خەڵەف زیاد خەڵکی پارێزگای دیالەیە، بەڵام 10 ساڵە لە هەرێمی کوردستان و بە تایبەت شاری سلێمانی دادەنیشێت. ئەو دەڵێت بۆ ئەوەی قژی تێک نەچێت تا بەیانی بێدار دەبێت و چاوەڕوانی مەراسیمەکانی جەژن دەکات. لە ساعە 7 لێرم چاوەڕێی عەلاوی هین ئەم شەو ناخەوم. بۆچی؟ بۆچی بەیانی جەژنە. بۆ ئەوەی قژت تێک نەچێت؟ وەڵا چەند سەعاتە چاوەڕێی؟ وەڵا مێن ساعە. وەڵا خۆم بریان نەکەوتمەوە خۆمە ڕۆمەوە. ئەم هەوڵاتی دیکەش دەڵێت چەندین کاتژمێرە لە چاوەڕوانی دوور و درێژدام بۆ ئەوەی سەرم بێت، بەڵام بێهیوا بووم و بە ناچاری دەگەڕێمەوە ماڵ. زۆر ڕاستە، من لە سەعات 10 لێرەم. خۆم و کوڕەکەم قوشیدایانە خۆم بریان نەکەوتمەوە خۆمە ڕۆمەوە. ئەوەی لەم شەوا قووە بێتەوە ئەکسەرێتی گەنجە. گەنجیش زیاتر قژان وتووەکەن پێشتر سەرچاکەن. بەس ئەوەی کە ئەم شەوە مێنێتەوە زیاتر قژی وتووەکە. پیشەوەرەکانیش دەڵێن هەندێک کاتانی وەڕۆی یەکەم ڕۆژی جەژن لە دوکانەکانیان دەمێننەوە و ناتوانن وەک پێویست بەشداری لە جەژنی قورباندا بکەن. تاکەی بەردەوامی وەڵایی تر بەپێی موشتەریە بەپێی خەڵکە، یعنی جاری وایە تا 12 نیوەڕۆ تا 1 نیوەڕۆ ئاوە. من خۆمەوە چەند ساڵە هەر حتا 1 نیوەڕۆوانە بەشداوەمە بوو. ئیتر قەرەباڵغی و هۆسەی خەڵکاریە دەسەرە. وەڵای عادەتەن ئەم کاتانە زیاتر مناڵێت هەتا وەکو دوای 12 زیاتر مشتریە دایمەکانی خۆمانیت. بۆ نمونە هەتا وەکو 6 و 7 بەیانی سەرەدانراوە هەر لێسەوە. هەیە بڵێ ناخەوم تا بەیانی؟ بەڵێ بە تەشرەمەی لێرەیە زۆربەی زۆری ناخەوێت تا بەیانی. وەڵا بەس لەبەرەوەی قژان تێک نەچێ و بە بۆنەی مناسەبەتی جەژنی قوربانەوە بەس لەبەرەوەی. زیاتر بەگشتی عام، یعنی هەم گەورەکان هەم گەنجەکان، بە زیاتر گەورەکان سەرەتا خۆیان ئامادە ئەکەن، ڕۆژەکانی پێشتر هێن قژیان چاکەن و خۆیان ئامادەکەن و لەم ئاخیرەش یا زیاتر ئەم گەنجانە ماشەڵا هێن خۆیان ئامادەکەن بۆ پێشوازی لە جەژن. بەردەوام بێت دوکانکردنەوە ڕاستیەکەی تا سەعات 3 بەیانی و زۆربەی کات تاخیرتریشە بین بۆ دواتریش. هۆکاری دروستبوونی قەرەباڵغی بۆ ئەوە دەگەڕێتەوە هاوڵاتیان و بەتایبەت گەنجان داهێنانی قژیان بۆ درەنگانی شەو دوادەخەن بۆ ئەوەی لەگەڵ دەستپێکی نوێژ و خوانی جەژن بە کەشخەترین و جوانترین شێوە دەربکەون. نزیک دەبینەوە لە کاتژمێرێکی شەو ئەم دەلاخانەیە ئاوشێوەی دەلاخانەکانی دیکەی سلێمانی و ناوچەکانی دیکە قەرەباڵغێکی زۆری پێوە دیارە. گەنجان منداڵان لە چاوەڕوانی ئەوەدان سەرەیان بێت، هەندێکیان دەڵێن تا کاتژمێر 7 سەرەیان نایەت و لە چاوەڕوانیدا دەمێنەوە بۆ ئەوەی یەکەم ڕۆژی جەژنی قوربان بە کەشخەترین و بە جوانترین شێوە دەربکەون. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.